دەستگای مرۆیی مام ئەرکێکی دیکەی گەورەی خێرخوازی لە ئەستۆ دەگرێت. ئەم جارەش لە چوارچێوەی پێشکەشکردنی ئەرکە خێرخوازیەکانی خۆیدا دەستگای مرۆیی مام 25,000 سەبەتەی خۆراک دەگەێنێتە دەستی ئەو خێزانانەی کە هەژار و کەم دەرامەتن و لەم کاتەدا پێویستیان پێیەتی. سەبەتە خۆراکەکان لە سلێمانی و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و تەواوی ناوچەدا بڕێنراوەکان و کەرکووک دەبێت بە هاوبەشی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و ڕێکخراوی CDO. ئەم کەمپینەی ئێستا جەنابتانەوە ئەیبینن بریتیە لە کەمپینێکی هاوبەشی منداڵپارێزی کوردستان و دەستگای مرۆیی مام CDO بە هەماهەنگی لەگەڵ ژووری بازرگانی سلێمانیە ئەنجام ئەدرێ بۆ سەرجەم هەرێمی کوردستان بە کەرکووک و ناوچەدا بڕاوەکانەوە. ئەوەی کە لە ئێستاە ئەولویاتی کارە بە نسبەت دەستگای مرۆیی مام کە بریتیە لە پاڵپشتیکردنی کەرتی تەندروستی و کەرتی مرۆیی. ئەم پرۆژە خێرخوازیە لە شاری سلێمانی لەلایەن ژووری بازرگانی سلێمانی و بازرگانانی شارەکەەوە دابین کراوە کە بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان خرایە ڕوو. ئامانجە گەورەکەش ئەوەیە هاوکاری دەستی ماندووبوونی کەسانی فەقیر و هەژار و کەم دەرامەت بکرێت. لەم قۆناغەیە بەسپاسەوە لەسەر ئاسی تاکە کەسی کۆمپانیاکان، بەهرەمەندەکان، زرنگەکان، ئەو خەڵکە بەڕێزانی کە دەست پێشخەر بوون لە سەرەتایان پرۆسەیە و ئەتوانم بڵێم لە سنووری پارێزگاکەی ئێمەیە زیاتر لە 100,000 بەشە خۆراکیان دابەش کرد، چەندین نەخۆشخانەیان دروست کرد، پێداویستی تەندروستیان بۆ ناوەندە تەندروستیەکانی ئێمە دابین کرد، لەگەڵ کۆی دام و دەستگا دەوڵەتیەکانە بوون، لەگەڵ کۆمەلگاکەی خۆیانە بوون بۆی بتوانینە و دۆخە تێبپەڕێنین. توانیومانە بە شێوەی کردداری بەدەم ئازاری کەم دەرامەتی کەم موچەیی و هاوڵاتیانەوە بین و دابینکردنی سەبەتەی خۆراکی وەک پێویستی سەرەکی ڕۆژانەی ژیان لەلایەن بازرگان و ژوورەکەمانەوە کەمێک لەباری قورسی گوزەرانیان ئاسان بکەین. ئێستاش ئەوە تا لە پرۆژەیەکی کە وێنەی بە ناوی کۆمەک بۆ ژیان بە هیممەت و هاوکاری بەشێک لە بازرگانان دەستواڵاکان و شاری سلێمانی بتوانیمانە 25,000 سەبەتەی خۆراکی بۆ خێزانەکەم دەرامەتەکانی سلێمانی و کەرکووک و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و دەوروبەر و بەدەستەبەر بکەیت. ئەم کۆمەک و هاوکاریانە بۆ ئەم کاتە جگە لە قەیرانەکان و پەتای کۆرۆنا کە نزیک شەبینەوە لە جەژنی قوربانی پیرۆز لە هەمان کاتە ئەمیش کاتێکی باشە بۆ دابشکردنی ئەم کۆمەک و هاوکاریانە. جارێکی تر بە ناوی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە سپاس و پێزانین و دەستخۆشیمان بۆ ژووری بازرگانی پیشەسازی بۆ ئەو بازرگانە بەڕێزانەی کە ئاوبەش بوونەوە بۆ دەستگای مرۆیی مام بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و CDO و هەموو ئەو ڕێکخراوانەی کە پێشتر و هەموو ئەو کۆمپانیا نیشتیمانیانەی کە پێشتریش ئەوان کاری خێرخوازیان ئەنجامداوە. دەستگای مرۆیی مام لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا کۆمەک و هاوکاری لە هەموو بوار و سێکتەرەکاندا پێشکەش دەکات. بە تایبەتی لە ئانووساتی سەرهەڵدانی کۆرۆنادا هاوکاریەکی گەورەی پێشکەش بە ناوەندە تەندروستیەکان کرد. دابەشکردنی ئەم 25,000 سەبەتە خۆراکەش خزمەتێکی دیکەی ئەم ڕێکخراوە خێرخوازی و کۆمەک بەخشەیە. گۆران سەیدنووری، گەلی کوردستان، سلێمانی.